هەر سەبارەت بەو باجانەی کە ترامپ سەرۆکی ئەمریکا دایناوە لە سەر هەناردەی وڵاتان لە ناویشیاندا عێراقیش دەگرێتەوە. ئەمە بابەتێکە قسەی لەبارەوە دەکەین، هەروەها بابەتی ئەو گۆڕانکاریانەی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ڕوودەدەن ئاخۆ عێراقیش دەگرێتەوە یاننا. بە میوانداری زۆر بەڕێز ئیحسان شەممەری سەرۆکی سەنتەری حیزبی سیاسی لە عێراق ڕاستەوخۆ لە شاری بەغداوە لەگەڵماندایە. بەڕێز شەممەری، شەوتان باش. جارێکی تریش سپاسانەکەن کە بەشدارن لە ژووری هەواڵی کوردستان 24 لەگەڵمان. پێتان وایە عێراق دەتوانێت خۆی لەگەڵ باجەکانی ئەمریکا بگونجێنێت کە داوێتی بەسەر عێراقیشدا ئەمە لە کاتێکدایە بۆ خۆشت باش دەزانی عێراق جگەل لە نەوت هیچ شتێکی کەی نییە هەناردەی ئەمریکای بکات. شكرا لكم على الاستضافة. بەڵێ زۆر سپاس. ڕاستیەکەی هەرچەندە عێراق هو يعتمد في پشت علاقاته لە پەیوەندی لەگەڵ ئەمریکا لە پەیوەندی ئابووری و لە پەیوەندی دارایی پشت بە کەرتی نەوت دەبەستێت و کەرتی نەوت ئەو باز و سەزایانە ناگرێتەوە کە دۆناڵد ترامپ بەسەر عێراق و وڵاتانی دیکە سەپاندوێتی. بەڵام لامان کاتدا هەندێک وردەکاری و هەژماری دارایی و ئابووری هەنەوە دەسەلمێنن کە سەپاندنی ئەو جۆرە سزایانە بەسەر کۆی گشتی پرۆسەی ئابووری و ئاڵوگۆڕی لە نێوان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وڵاتانی دیکە بێگومان دەبێتە ئەوەی کە ببێتە نشستێکی نشستێکی ئابووری لە هەموو جیهاندا و کاریگەری لەسەر نرخی نەوت دروست دەبێت. لەبەرەوەی عێراقیش پشت بە نەوت دەبەستێت وەکو سەرچاوی داهات بێگومان عێراق یەکێک لە زیانمەندترین وڵاتان دەبێت لە بڕیارەکانی ئەمریکا. بودجە لە عێراق لەسەر بنەمای نرخی بەرمیلێک نەوت دیاریکراوە کە یەک بەرمیل نەوت بە $70 بێت. دوای ئەو پێناسە گومرگیەی کە دۆناڵد ترامپ سەپاندوێتی نرخی نەوت واتا گەیشتوتە ئەوەی کە بێتە خوارەوە. ئەمە دەبێتە هۆکاری ئەوەی کە عێراق کاریگەری لەسەر دروست بێ، هەرچەندە خۆی عێراق شتێک هاوردە ناکات تا ئەو بازێ لەسەر بێ خود پێناسی گومرگی لەسەر بێ، بەڵام کاریگەری دەبێت. زۆر باشە. بەڕێز شەممەری، ئەمریکا جگە لە پێناسەی گومرگی کۆمەڵێ داوای تریشی لە عێراقەیە، هەر لە هەڵوەشاندنەوەی حەشدی شەعبی و میلیشیاکانەوە بیگرە تا سەر بڕینی پەیوەندیە ئابووریەکانی لەگەڵ ئێران. پێت وایە عێراق دەتوانێت ئەم کارە بکات؟ بەڕاستی سەختە بۆ عێراق کە ئەو شتە جێبەجێ بکات، بە تایبەتیش حکوومەتی بەڕێز محەممەد شیع سوودانی، لەبەرەوەی ئەم حکوومەتە ئێستا لە عێراق پێکهێنراوە بە پشتیوانی چوارچێوەی هەماهەنگی پێکهێنراوە. بەشێکی سەرەکی چوارچێوەی هەماهەنگیش گروپە چەکدارەکانن. دەبێت ئەوەمان لەبەرچاو بێت. ئەو گروپە چەکدار و میلیشیانەش هەرگیز ڕازی نابن بەوەی کە خودی میلیشیاکان هەڵبوەشرێنەوە. لەوانەیە ئەوان ناچار بن کە ڕازی بن بەوەی لەگەڵ دامەزراوەی ئەمنی یەک بخرێنەوە، بەڵام بە هیچ شێوەیەک ئیدارەی ئەمریکا ئەو هەنگاوە قبول ناکە. ئیدارەی دۆناڵد ترامپ ڕاستتر بڵین ئەم هەنگاوە قبول ناکە. تەنانەت بابەتی کۆتایی هێنان یاخود لێکردنەوەی عێراق لە ئێران شتێکی سەختە، لەبەرەوەی ئەو گروپە شیعیە حکومڕانی ئێستا لە بەغدا هەن پێیان وایە واتە عێراق پەیوەندیەکان لەگەڵ ئێران کۆتایی پێبێنێت لە ڕووی سیاسیەوە ئەوان لاواز دەکاتەوە سوودی بۆ عێراق نابێت. بۆیە پێم وایە ئەمریکا ناچار دەبێت پلانێکی جێگرەوە جێبەجێ بکات بەوەی کە ڕەنگە ئەو لایەنانەش لە نێو عێراقدا لایەنێکی سیاسی نوێ دروست بکەن و پەیوەندەکانیان لەگەڵ ئێران بە شێوازێکی دیکە درێژە پێ بدەن. من پێم وایە ئەو دوو هەنگاوە هیچ کامیان سەرکەوتوو نابن، نە لە کۆتایهێنان پەیوەندی بە ئێران و هەڵوەشاندنە میلیشیاکان. زۆر باشە. بەڕێز شەممەری، جەنابیشتان
ئاگادارن گۆڕانکاری گەورە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوودەدات. بەڵام پرسیار ئەمەیە ئایا عێراق ئامادەیە بۆ گۆڕانکاریەکان یاخود خۆی لە بەردەم گۆڕانکاری جوگرافی و سیاسی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ڕادەگرێت؟ دەسەڵاتی بەغدا یاخود ئەو لایەنە سیاسیانەی لە بەغدا هەن باش لەوە تێدەگەن کە عێراق بەشێکە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ بەڵگەشت بۆ ئەو شتە ئەو نامانەی دۆناڵد ترامپ سەرۆکی ئەمریکان بۆ ئێران و لە هەمان کاتدا سروشتی ئەوەی لە ناوچەکەدا دەگوزارێت لە پرۆسەی کۆتایی هێنانی بەهەژمون و باڵەکانی ئێران. بەڵام شتێکی دیکە هەیە، ئەم پارتە سیاسیانە شیعیەکان بە تایبەتی هەرچەندە زۆر باش لەوە تێدەگەن کاوان بەشێکن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ، بەڵام نەخشە ڕێگەیان بۆ ڕۆژانی داهاتوو نییە و لە داهاتوودا بە دیاریکراوی پارتە شیعیەکان چاوەڕێن و بە هیوای ئەو ڕێکەوتنن کە دەکرێت لە نێوان ئێران لەلایەک و لە تێگرتوەکانی ئەمریکا لەلایەکی دیکە بکرێت بۆ ئەوەی ئەو ڕێکەوتنە لەم دۆخ و گۆڕانکاریە ڕزگاریان بکات کە ئێمە باسی دەکەین. لەگەڵ ئەوەشدا وا دەردەکەوێت کە بڕیارەکە دەرکراوە یەکرایی بۆتەوە و لەوە دەچێت عێراق بەشێک بێت ڕۆژهەڵاتی ناوەڕاستی نوێ، ئەو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەی کە ئێران و هاوپەیمانەکانی تێیدا شوێنیان نابێتەوە لەسەر ئاستی بڕیاری سیاسی و هەروەها لەسەر ئاستی هێزی سەربازی کە نوێنەرایەتی دەکرێت لەلایەن میلیشیا و گروپە چەکدارەکانەوە. بۆیە دەسەڵات بە دیاریکراوی دەسەڵاتی فیدراڵی ناچار دەبێت بەوەی لەگەڵ دیدگای ئەمریکی ماوەڵە بکە. زۆر باشە. بەڕێز شەمەنی، قسەتان لەسەر پرۆژە یاسای ڕزگارکردنی عێراق لە دەستی ئێران کە ئێستا ئەمریکا بە نیازی دەرچوونیەتی. قسەتان لەسەر ئەو یاسایە چییە؟ ئەوە چی لەسەر عێراق دروست دەکا؟ کاریگەریەکەی چی دەبێت؟ بەلا هەموو شتێکوا دەردەکەوێت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا نیاز و ویستی ئەوەی هەبێت کە کۆتایی بە هەژمونی ئێران لە نێو عێراق بهێنێت و ئەم بابەتە بۆ ئەمریکا یەکلایی بۆتەوە و پرۆژەی ڕزگارکردنی ئەمریکا پرۆژەیەکە لەوەوە سەرچاوە دەگرێت یاخود لە چوارچێوەی ئیدارەدانی دۆناڵد ترامپە لە هەمبەر ناوچەکە و لە هەمان کاتدا بە ئاراستەی عێراق بە تایبەتی. جگە لەوەش بابەتێکی دیکە هەیە، ئەوەیە کە ئەم بڕیارە دەبێت پێوە پابند بن ئەگەر بێت و بە کۆنگرێسی ئەمریکادا تێپەڕێتە بەرەوەی ئەندامانی کۆنگرێس بە تایبەتی لە کۆماریەکان ئەم بڕێریان لەخۆ گرتووەوە دەیانەوێت تێپەڕێنن. دەبێتەوەش بزانین کۆماریەکان زۆرنەی کۆنگرێسیان بەدەستەوە دوازار بڕیارەکە تێدەپەڕێنەوە کۆنگرێسیش بڕیاری لەبارەوە دەدات کەواتە ئیدارەی دۆناڵد ترامپ ناچار دەبێت ئەو بڕیارە جێبەجێ بکات. دۆناڵد ترامپ بە دوای سەرکەوتنێکی خێرا دەگەڕێت بەسەر ئێراندا بە تایبەتی سەرکەوتن بەسەر ئێران لە نێو عێراقدا. بۆیە من پێم وایە ئەو یاسایی کە بڕیارە لە کۆنگرێس تێپەڕێنرێ یارمەتیدەری ئیدارەی دۆناڵد ترامپ دەبێت بۆ ئەوەی کۆتایی بە هەژمونی ئێران بێنێت. باش، بەڕێز شەمەنی، با هەموو ئەگەرەکان لەبەرچاو بگرین. ئەگەر بێت و عێراق خۆی لە ئێستاوە ئامادە نەکات بۆ ئەو یاسایە، خۆی نەگونجێنێ لەگەڵ ئەو یاسایەی ئەمریکا، ئێوە ئایندەی عێراق چۆن دەبینن؟ ئەگەر عێراق پابند نەبێت، ئەگەر عێراق بڕیارەکانی ئازادکردنی لە هەژمونی ئێران و ڕێکارەکانی پەیوەست یاخود ئەو ڕێکارە چاوەڕوان کراوانە کە پێوەستن بەو بوارەوە پابند نەبێت، من وای دەبینم کە لێکەوتەی زۆر گەورەی دەبێت. بەر لە هەموو شتێک ڕەنگە دۆناڵد ترامپ ناچار بێت کە سزای زۆر گەورە بەسەر حکوومەتی عێراقیدا بسەپێنێت بە دیاریکراوی لەسەر حکوومەتی عێراق لەبەرچی لەبەرەوەی چوارچێوەی هەمانگی هاوپەیمانی ئێرانە و ئەو حکوومەتیان پێکهێناوە. شتێکی دیکەش هەیە کە ئەمە زیاتر پێوەستە بەوەی کە ڕەنگە ئەو سزایانە و ڕێکارەکانی ئەمریکا ببنە هۆکاری ئەوەی کە
معاقبة بعض المؤسسات هەندێک دامەزراوە سزا بدرێن لەوانە کۆمپانیای سۆمۆ کۆمپانیای بە بازارکردنی نەوت و هەندێک بانک و سیستمی دارایی عراق بە شێوەیەکی گشتی من لە هەمان کاتدا پێم وایە یەکێک لەو شتانەی کە یادداشتی ئاسایشی نەتەوەیی کە دۆناڵد ترامپ واژووی کردووە یەکێک لە خاڵەکانی ئاماژە بەوە دەکات کە ژمارەیەک سەرکردەی گروپە چەکدارەکان لەلایەن ئەمریکاوە ڕاوبندرێن و دەستگیر بکرێن لەبەرەوەی ئەمان پێشووتر هێرشیان کردوتە سەر بەرژەوەندەکانی ئەمریکا و بە ئامانجیان گرتوون ئەوەی مەترسیدارەوە لە ڕیزی پێشەوە دەبێت سزای ئابوووریە بەڵام من هەرگیز بژاردەی سەربازیش دوور ناخەمەوە ڕەنگە واشنگتن هەنگاوێکی هاوشێوە لەگەڵ تەلەڤیڤ بەسەر عێراق دەجێبەجێ بکە. زۆر باشە زۆر بەڕێز ئەحسان شەمەری سەرۆکی سەنتەری هێزری سیاسی لە عێراق ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان بووی گەلێک سوپاس بۆ بەشداریکردنتان لەگەڵمان شەوتان باش.